لە مەیخانەی خەیاڵی شەوقی تۆدا بە نەشعەی یادی تۆ دڵمەستە بێمەی بەسەر چوو دوور لە تۆ باغی خەیاڵات نەبوونیمە نەبۆنیمە نەغونچەی بە ناوی خوای گەورە و دڵۆڤان سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویست و ئازیز هاودڵان و هاوزمانانم لە هەر شوێنێکەوە بینەری بەرنامەی خۆتان کانگەی ژیانن ئەو کاتە و گشت کات و ساتی ژیانتان لێوڕێژ بێ لە ئەوین و خۆشەویستی دووبارە بە بەرنامەی کانگەی ژیان لە خزمەت ئێوە خۆشەویستانداین ئەوڕۆ هاتوینە ئاوایی خورینج ئاواییەک کە بەهۆی کۆمەڵە بەردێکی خەیاڵاوی کێهەیەتی زۆر نێو بە دەرەوەیە ئەم ئاواییە سەر بە بەشی لاجان لە 40 کیلومتری شاری پیرانشار و هەڵکەوتوو لە 50 کیلومتری شاری مەهابادا لەگەڵمان بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی خورینج. لە خزمەت مامە سۆفی خۆشەویست و دایەخانم داین مامە سۆفی یەکێکە لە بە ساڵات چوانی ئاوای خورینج سڵاوت لێ بێ مامە سۆفی ڕبی خوا لە ڕازبی بەخێر بێن سەر چاوەکە چاو خۆش بێ یا ڕەبی قەدەم و لەسەر چاوم خۆش بێ ئیشەڵا مامە گیان زیاتر خۆتان دەناسێنم زین چێتان پێ دەڵێن من سۆی محەممەدی خولارچە سۆی محەممەدی یوسفی کوڕی عەبدوڕەحمان دایکم نێ مەلەکە مامە گیان تەمەن و چەندە؟ تەمەنم 80 ساڵە ماشەڵڵا تەمەن درێژ بن یا ڕەبی لەش ساغ بن ئیشەڵڵا وەلەدی ئەو ئاواییان؟ نەوەڵا من وەلەدی شێرمزارانم چۆن هاتوونێرە؟ ئێمە ئەوەڵا ئەگە لە شێرمزاران بۆ باپیرم لێرە کەڕاتوە لەوێ لەگەدا ڕێ کڕیوە دوا تەقریبەن هەتا وەکوونێ پێ ڕژمی ئاغا و ڕایشتێکە تێک چوو ئەو دەمی باپیرم ساڵێک پێشەوە دەمی مڵکەی فرۆست بە 400 تمەنی پۆلیس پێ کڕیبوو بە 9000 تمەنیدا 9000 تمەنەکەن ماڵقای شێرمزاران لێ کردووە بە حایسێجی نەغەدەی فرۆست بە 6000 تمەنی ئەو ڕێژمە بەسەر دەهات مڵکە لە چەنگەوانی چوو خراپ بۆی میلەتی ئەمن ماڵ لەوێ ڕەهاتە ئەو خورنجەی ئەلێرە زیندەدین کردووە 39 ساڵ هاتوونێرە ئەمە پاش تقریبەن 2 ساڵ پێ ڕژمی شاو میلەتیاتی نێرە ئەگەر وا بێ 65 ساڵێک دەبێ لێرە وایە مامە بەڵارێوەڵا ئەوەندە دەبێت زۆر باشە مامە هاتنە و ئاوای 65 ساڵ لەوەی پێش خەڵک چۆن بوو لێرە ئاوای بە چ شێوەیەک بوو هیچ کەوە تاغی نەبوو هەموو عالم ناوماڵە چیە بوو لێ خانووی دەنووسن زیندەگیان دەکرد بووک و کوڕ و خەرسوو لێ خانووی بوو ئەو جەماعەتە پرسوڕایە بوو بێ بابەکەی سەعەبی یەکتمەن نەبوون ئەو بوو و کچانت بێ خەرس دایکە گەورەی هیچ کە نەیتوانین نەچای دێمکە نە شۆرباوێ لێنێت چێشت و چی سازکەن خولارچە ئەگە برینجان ڕۆکرد بوو دێ کورد ئامۆژن ئەوەندە بەرسە ئەگە پێی زۆر بادە کورد بڕە چێڵگیرەوە ئەگە پێی کەم بادە کوبڕەتی تێکە ئیچاکە هەروە بوو لەلوونە پەران بەدەر دە گەورە دە ماڵەدانە بۆ ئەو دەمی ئەو زمانی چەند ماڵ دەبوو ئەو دەمی چل ماڵ بوو ئەو دەیە ئێستا چەند دەبێ ئەلان 100 و تقریبا 200 ماڵە زۆر بۆ زیادی کردو بە زیاد بێ لە خودێ لەمە دەی ناڕۆ بۆ شاران هەر لە جەیەکەی دەبن خەڵک خەریکی چکارێکی بوون خەڵک خەریکی کەشاوەرزیە گەنم و نۆک و کارگەریە ئەووادا ئاژەڵداریان نەدەکرد مەڕووماڵێک جار زۆر بۆ دەمێ هەموو کەس مەڕی هەبوو دەچوونە هەواری دەچوونە سەر گۆڕکن و پێسیالیاندا لەوێ هەتا پایزێ دەهاتنەوە مەڕووماڵێک جار زۆر بۆ دەمێ هەمڕەکەم بۆتەوە
شێوەی کشت و کاڵ چۆن بوو ڕامەلێنانیان چۆن بوو زۆر خۆش بوو ئەودەمی بەرەکەت زۆر بوو باوەڕ کە نەمێوەچی باوەڕ کە 100 کیلۆی ترێ پێوە دەهات حالم پێکەوە یەک بوو لێرە باغاتی بوو نەغەرە سەرهەی بوو هەموو جێکجا بەرەکەت پتر بوو لە الحانە دەمی ئاو زۆر بوون حالم لە ئەبەر ئاوێ زاڕز بوو ئارێ وەڵڵا وەلی جێرە بەگای دەکرا هەموو بە وڵاقان دەکرا چ شەوی جێران دەکرد چ ڕۆژی هەر بە گانی بە کەڵانج کڕۆسن دەکێشا دەنکردە جێخون و جێخونەکەچن بە شوێنەی هەڵداوی ئەگە با هەرپەگە باشین هەرپە ماتەر بووی بەرهەمی ئاخریتان چ لێ دەکرد بە چێتان دەفرۆشتەوە بەدەوڵەتی باڵی باری بە چلتمەنی نەوەڵا بە خۆن دەنبردە پارگانی خانە لەوێ بە چلتمەنی دەنفرۆش بە کەڵ و عەرەبی دەن ماشێن نەبوو نەوەڵا ئەو پیرانشارە پێم ما 24 ماشین لێ نەبوو ماما لێرە چ بنە ماڵەهایەکی لێ بوو ئەو زەمانکەنگۆ هاتنێرە لە چ ئیلوای شیرەتێکی بوون چ تایفەیەکی لێ بوو چ بنە ماڵەهایەکی لێ بوو ماڵە چیان پێدەکوتن ئەوانەی کە لە هاوایی دەژیانە و دەم ئەو دەمێ ماڵە ڕەحمانی هەوڵای بارامی و ماڵە حەوڵای قاری ئاجی و ماڵە ڕسووی حاجی و ماڵە وسۆ شەلی و ماڵە سۆفی مرادی و ماڵە گابەهێلکەی و ماڵە سۆفی بازی و قەدیمیەکان نیجادیان ماوەوەلی کوڕەکانیان بەوە سێ پشتە وەزیر کەوتن لێرە ماون ئیدی پشت بەپشت لێرە هەموو ماون هەموو ماوەێ وەڵڵا هەموو ماون کەمیان چوونەتە شاران سەر بە چە ئیلەوە شیرەتێکی بوون مەنگوڕ بوون مامەش بوون کەڵ مامەژ و محاڵی بوون هەموو جوری لێ بوو ئارێ وەڵام مەنگوڕێکی لێ بوون ئێستا شەر لە هەموو ئیلۆ شیرەتەکانی لێ ماوە لێرە ئەلحانی لێ ماون ئەرێ وەڵڵا نێوانی خەڵک پێکەوە چۆن بوو زۆر ئەلحانی سمێنێتیان هەیە زۆر چاکن لە هەموو کە چاک لەو دەیە ئارێ وەڵڵا ئەو دەم هەمووشان پێکەوە چۆن بوو بە تایبەت لەکەوە کاتەکانی بێکاریدا ئەو دەم هەموو هەر شەوێەوە خڕ دەبوون لە ماڵان جۆرا بێنیان دەکرد برێژکان دەکردن داخوانەوەی شەڕە بڕە نەبوو نەوەڵڵا تویان دەقرتان ئەتانی وە شەوی دادەنیسن بیت و گۆرانی و حەیران و بلوێریان لێدەدا بڵاوان دەکرد حالم ئەمین بوو دامێن پاک بوو ئارێ وەڵڵا بیتی گۆرانی و حەیران و شتەکە چێ دەیکرد لێرە کەساەتی نێو بەدەرەوە هەبوو هەبوون زۆر محمود گاوان دەیکرد ئەحمەدی خەزەخڕە دەیکرد زۆر خۆش بوو ئەلان ماونەوان لێرە ئەوانی ماون لە نەغەدەنا چون بۆ شاری وەلی بەڕسمی نادەکە هەر دەبوو مەرجەکان دەکەن نەدەگەڕان بەسەر داوە تووسیا بە وەعینوانی هونەرمەند وان نەدەکرد نەوەڵە زۆر باشە بۆشایی و ڕێوڕسمەکان چێتان دێنا ئەو دەمی بەڕەحمەد بێ ئەحمەدی غەنی دێنا دەهۆڕ زۆر ناهەبوو لە بەردی ئەو دەمی دی لێرە نەبوو لە سەرێ بوو لەوێ نوێ سوێنێ پێش بانگدانێ مەلا چاوەژەکان ساریان لێ دەدا تەقای دەهۆڕ زۆرنا هەموو ئارەم هەڵدەستا دە پێزار سەو مەلا هەڵدەهاتن لە ئەوەدانەکەی چولیان دەکرد پیان حرام بوو بەزارتی خولای ئەوان ناقەتر بوون لەما سەو مەلا هەڵدەهاتن ئەمەش دەمانەوە قوربان تێکەڵ دەبوون دەگەڕن مندا لە حالمە داوەتن دەکرد ئەو کارەی بیلع بوو واقعان خراپ بوو شای و زەماوەندەکان چەند وەخت بەڕێوە دەچن چەند ڕۆژی ڕۆژان حەوت ڕۆژ ئەو دەمی ئەو جووسکە نەبوون جوزەخانە نەبوو مریشکان بگوزنەوە بەرانێک جوانەگاچیان دەگوشتەوە شۆربا و برنجیان لێ دەنا برنجی وەک ئێلحان نەبوو وەک ماکەڕۆنی ئەلحان ئەو برنجی زەمینی بوو کشت و کاڵی بوو لێرە دانچان لاجوڵا لێرەش دەکرا زۆر بوو دا جوانەگەیەک مانگەیەک بەشێ و معالەمەی دەکرد ئەوڕاوردە و دان دەخواندا حالم وەک ئەلحان ئەگەن مردوو دەمرن 500 نەفەر دێوانە بووینە وەڵڵا هیچ هەوا قورس نەبوون داوەتەکە لەوانە بوو 50 نەفەرات پالان 200 نەفەر دێ قوربان هەنە خەڵکیێران دەجێراوە یا لەو دێو لەو دێ خزمش لە خزمانیان دەجێراوە ئەوەی دووریش بە لە دویان دەچون دەمی کار نەبوو قاقڕ نەدەچوو دام کردەوە لێن جێراوە کوڕێک دەچوو لیان دەجێراوە دام کردەوە پلان کەزنێ دێنەوە لێن جێراوە دەهات مریشکە کەڵەبا بەچیان دەهێنا قەلەچیان دەهێنا پچیان نەدێنا پوڵ نەبوو دەمی هەبوو ڕوسم نەبوو دیارەکانی شەرە شتانە بوو دارەکان هەرە شتانە بوو بەڵام زۆر خۆشتر بوو لە الحان سەکە هاسانتر بوو ژن لەسەر 300 مەنی مارە دەکرا ئەجەوەڵا بەڵام مسقاڵی زەری بە دەتمەنی بوو دەتمەنی ڕوود 10,000 نا هەر دەتمەنێکی ڕوود ساز بە قڕانێکی بوو قوربان خواردومەتەوە یەک چاتمەند قڕانە چابەیە قڕانی بوو ئەرێ بەخۆ ئەرێ وەڵای دەرزێک ئەلان لە مابات قاوەخانە سێجیان پێ دەکرد لە بازاری چڵەسان ساگ بوو لە هەموو چان لە هەموو هاتیان خۆشتر زۆر خۆش ماما بووک دەهات بە سواری ئەسپی سەرما و سەقڵەتی زۆر با بووک لە ڕێگای گیری کردباتیان دەکرد قوربان هیچیان نەدەکرد گیریان دەکرد کان دەکردداین هەر بە سواریشان دێنا ئەگە پێگیری دەکرد بۆ سەرچی پێشکەندنا خۆ پێگیری نەدەکرد ئەگە بڵێ ناهەم گرنای دەکرد دەمانەوە جەلیوا لە بەفریدا بەڕێک زۆر تقریبان 200 ساعتان دەماینەوە دام کرد پلان جوانەکان پێچێکیان پلان مانگیان دا تەشریفی بێ ئەرە بە خودایەوە بوو زۆر خۆش بوو ئەو دەمی لە خۆشتر بوو هاتو چۆتان بۆ شاری چۆن بوو بە وڵاقی دەچوین لە جێی ماشێنێ ئەسف هەبوو لە جێی ئەو تەراکتۆر و سەر ئەیبنەبی گوێزێشە بوو
پێدەڕۆیستی ئەرێ وەڵا زیاتر بۆ چ شتایەکی هاتووە ئیشاریتان دەکرد بۆ قەند و چاو برنجی بۆ پس بۆ خەریدکردن و بۆ کڕین کڕیاریشت زۆرتر دەچوونە شاری وە ئەرێ وەڵا پایز و پایز دەچوە عالەم یەکجاری هەموو شتەکان دەکرێتا بەهارێ و دەین بەپر زۆر بۆ ڕەنە لەمان ئەوەنە پێ دەڵان ڕێبەندان ئەگا بۆ ڕێبەندان ئەو دەین بەپرشل دەبێ عالەم دە بە پرێ دەکەوی نیوەی زستانێ ئەوە پێ دەڵان ڕێبەندان جابا بڕوونە لای دایە خەزاڵ و لە دایە خەزاڵی بیسیم زانی چۆن لەگەڵ مامە سۆفی زەماوەندی کرد دایە خەزاڵ گیان چۆنی بە قوربام سلامت بی بەخێری باشی شکر بە کەیفی بەر مرم سلامت بی بەخێری سەرچاو خۆش بە یا ڕەبی تەمەەن چەندە دایە خەزاڵ جان تەمەنم 54 ساڵە ماشەڵڵا تەمەەن درێژ بە یا ڕەبی مامە سۆفی فەرمووی خەڵکی ئاوایی سەرین چاوە بوون وایە بەڵێ لێ ماڵە چیان پێ دەکتن ماڵە کوێ خاتە های سەرین چاوێ زۆر باشە تەمەەن و چەند بۆ گە زەماوەند کرد وەڵای من نازانمە دەمێکە زەماندم دەگەڵی کردووە چەند نازانی چەند ساڵ دەبێت زەماوەندت کردو وەڵا نازانم بەڵام بخۆ من حەندەزان 54م مامە سۆفی و دەم چەند ساڵ بوو وەڵا نازانم تەمەین لە تۆ زیاتر زان سۆفی 35 ساڵ لە من گەورەترە نازانم جایدی وێرچی دیکانش چۆن مامە سۆفی 35 ساڵ لە داخانمە گەورەترە چۆن بوو تەماتان کرد زەماوەندی لەگەڵ بکەن والله جات زام هەرە گەر هات هیچ لەعزەیەکم نەبوو ئەگە هات لەگەڵ براکەی براژنێکم هەبوو بە براکەی دەکو برای ئەوە بە ئەوە نەبە ئەوە ڕدێنیە بوو بەڵام داخانم خۆشی لە مامە سۆفیات نەوەڵا حرسی جاواتە ژوورێکتی وەرە لەکنم دانیشەوە چاو لێکم بزانام چۆ نێمیشت مەڵای لازم بە چاولێکردنی ناکەنام لەکن دانانیشت ئەوەش کوتیوات لە خۆڕە دێم نێت و لە هەم کەس لێکترێنی جێچی وەرە لەکنم دانیشەمیشت نەچوو بەکنیانە نیشتم دی دڵی خەبەری دابوو کە بۆ یەک دیاڵات دوواکانش بۆ 2 ڕۆژان چارە نووسێنایی و ماران کردم و مەلاش دیاری دەست دەکەی لەگەڵ ڕدێنەی کوتم مەڵا دەگەڵ ڕدێنەی پێک نام ئەی چتان کرد وەڵا جا تاتم سۆفی ڕدێنی تاشی بوو زۆر بە تاشی بوو نازانمە ڕقێستا بوو ئە لەبەر لەعزەی من بوو شتێک بوو بوومار بۆ نەزەری خۆر قێستا بوو لە نەفەری چریکانە لەبەر ڕێگە من هاتم ڕدێنی نەمابوو دوای چەند وەختان جۆزرانەوە وەڵا هەر هەپیمە هەفتێکی پێچێشە هەرەوەندەی کێشە دا خەزاڵ جانزابە بووکی هاتی ئاوای مامە سۆفیش ماشەڵات جەوانی چاک قەت بڵیند و سەرحاڵ و ڕدێنی ئەو دەمێ ڕۆژ بۆ گەم ناتمەکنی سەد هێندەیان حان جوان بوو ماشەڵ ئارێ وەڵا جوان بوو ناحەز نەبوو وەڵا جوانێکی چاک بوو کەی خوددا بووی دی ئەو دەمی دەنێ و ئاوایدا نێو بە دەرەوە خۆشەوی وەڵا گەم هاتم وا بوودی ئەو دەمی جحێڵێکی جوان بوو ینی جحێڵێکی واژ نەبوویدی لە قەدەرە منەوە جحێڵ نەبوو بەڵام دیسان بازام هەر باش بوو جوان بوو جحێڵ بردێن خدای بە زیاد بێ عەرەبی بە سواری تراکتۆریشیان هێناوی ئەرێ وەڵای جوار تەرەختۆنیان کردی بە تەرەختۆنێ بەفر لە سنجی بوو ئەو ڕێ بۆ تەرەختۆنیشان هەم بۆ بێڵە ماڵی بەفر زۆر بوو لە پەس سوێ ڕاجلچیان بۆ هێنام خەزورم بە ڕەحمەت بێ یەغدانێکی هێنا بۆ خۆ بە شمەکانە لە تەختی پشتێ بەس بوو کابراشی گرپوونیوەی لەگەڵ هەڵگرت بوو هێنانە سەرین چاوی لێرەش ڕاکەی خودداژن و شت هاتن و دڵچیان بۆ هێنام و هەر بەترە چیان بۆ کڕی بووی وەڵا جالی باسە هەموو شتێکیان بۆ کڕی بوون کراس و هەموو شتێک هەر لیباس بوو هیچی دیکە هەر نازێرش لەگەڵ بوو 27 مسقالشیان زێر بە کڕی بوو خدای بە زیاد بێ ماوتە زێڕەکەی وەڵای مزێڕەکەم هەر دەمی خەرج کردێتەوە بۆ ماڵە هیچ نەبوو زۆریان هەبوو گەرە من هاتم گە من هاتم زۆریان هەبوو شەڕ کرا خۆمپارەنەوە ماڵی کەوت مەڕوو ماڵەکان هەموو سووتە لەنا زۆریان هەبوو ناحیلاز بینیتن نەمابوو ساڵەشی چوینە کوورەخانەی و لێژڕا دوای هاتینەوە لێرە حەدیسما هیچمان نەبوو مزێڕەکەم فرۆش بە ماڵات توشتم دامال حانجیتنی هەمان دەستوراتنی هەم لای شکورە حەماڵ و حاڵتان خۆشەوی خۆشە بە زیاد بێ لە خڵات دا ساترینەکە زۆر خۆشە بە زیاد بێ الحەمدوللا خدا لێتان تێک نەدایە هێناوە تایارە بە زیاد بێ الحەمدوللا خدا لێتان تێک نەدای شەڵ
بەڵگەکانی دیکە کە دەچینە ئاوایەکان لە هەوڵی بەیانی ڕایەمە لە دەنگخۆشەکانی ئاوایی دەگەڕین بەیانی هەرهاتینە ناو ئاوای کوتیان کاکەوەسیمێکمانەیە لێرە دەنگی بەڕاستی خۆشەوەک متفەڕک کەڵکی لێوەردەگرین نەمەش گەڕین و کاکەوەسیممان پەیدا کرد شوێنی ماگرت و ئێستاش لە خزمەت کاکەوەسیم داین لەسەر بەردە خەیاڵاوەکانی ئاوایی خورینج دەی چۆنی کاکەوەسیم جێ بەخێرێن سەرچاوم خۆش بێ زۆر چای مەزەحمت و کێشاوە بەخێرێن هەیە زۆر سپاس زیاتر خۆتان دەناسێنن کاکەوەسیم بزانین چێتان پێ وەسیم پێدەڵم وەسیم مرادی خەڵکی خورینجیمە تەمەن چەندە کاکەوەسیم تەمەنم تقریبان 47 ساڵە ماشەڵڵا ڕەبی تەمەن درێژ و لە سابن خەریکی چ کارێکن وەڵای خەریکی کار و کەشاوەزی نسب بکەین ساغبێ ڕەبی وەلەدی ئەو ئاوایە بەڵێ زۆر باشە کاکە تا لەبیرم نەچووبالێتان پرسم بزانم ئەو ئاوایە لەگەڵ چ کامە ئاوانی دیکە جیرانە ئەو خورینج دەگەڵ تقریبان چێلەسی و گردە بن و حاضی غڵدە و کانی مەلا و ئەو دیانە پەسوێ ئەوە جیرانن دەی نێوانتان چۆنە لەگەڵ دێهاتەکەی الحەمدلای هەر خورینج دە کولدا وێگرا هەر چاکە دەگە خەڵکیش باشە هەمویان بەرادرن وەڵا خوتار پێکتان بێڵێ و هەر تەباو ڕەبابن دەی شاخ و چێوەکانی ئەو دەوروبەرەوانەی کە لێمان دیارە ڕوبەڕۆ و لاولانی بۆمان نێوبەرن وڵای شاخ و چێوەکانەوە جێ حالینی کە دیارە کنددارەتی پێداڵندەوەش سەرەوەی مە بەرساباتە ڕوبەڕۆکانیشنەوەیان بەردی جۆزەیە و سپیلکانە و خۆڵە و نەیە و ئەوەی لێن دیارە بەردی لیگ بنێ جمێلانی پێدەڵن ئەو ڕێزە بەردەی لە ڕوبەڕۆمان دیارە ئەوە سپیلکانە ئەم پێکتۆ کار بەری پەلاساوە کولەن پێدەڵن لە قەدیم و ئامەژوان گوێ لێ بەوا دەڵێن نەوەڵە بەرێ وەڵا بەر سپیلکان سەرسەرەیە بەردی سپیلێنە تقریبان بەردەکان سپینە لەبەرەوەی پێدەڵن سپیلکان بەبێ هۆنەی دی کانیا وشی لێ لەوێ کانیاویش لێ کانی کۆ تا پێدەڵن کانی ئەحمەد دەوڵەتی هێنا بوشانەوە بۆ دەی بوو لە چێشەمان لە چێشی دەوڵەتی هەیە بن جۆزان پیرساڵی لێە جۆزی لێ ناوێشکانێکی لێە پیرساڵی پێدەڵن ئەحمەد برایم ڕشکشی لێوێ شەرکانیە پشتەوە بەرکانی لێ نەمە بەرساباتەوە بەرمەلا ئەوانە پێدەڵن کاکە ئاوی خواردنەوەی ئاوای قەدیم لە چۆ دابین دەبوو ئێستا ئاوی خواردنەوەی ئاوایی لە چۆ دابین دەبێت ئاوی خواردنەوەی ئاوایی قەدیم دووکانی لێبوونە هەردە کولدا لە نێودی یەکیانتە لە بەر بەرساباتی قەدیم ماڵاغاکانی لێبوون لەوێ بووە یەکشان لەکن مزگەوتەیە ئەو قەدیم لەوانەوە دوکانیانە ئاوی خواردنەوەیان تەحمین دەکرد ئێستا چی الحان شکر بە خدای هەموو کەسەتی و ئاوی نێوبەردانیشان خود بەسەریشان زۆر هەیە بردویانەتەوە نێوبەردانە وەگاب مەعدەنی ئەوە ینی بیریان لێداوە بۆ ئاوی لە کێشی ماڵەکە نا هەل لێ 2 میترا حەرزی هەڵدەقەنن شیلانگە گاوا دەبن ئەو حاجی مامۆستا مەدانوەر تەشێکەوە نیە لێراکە بردوێتەوە نەت دیکانێکە ئەهازار بەو سوورەتەی برناتەوە ماڵە ئەب مەعدەنی شە بەرومەرینە بۆی بلامانێک کەتری و مەتریشم خاوێن دەکاتەوە سەنگ شکێنە ئێستا کەس لە هەوا هەیە لە ئاویکانی یاوەکانی نێو ئاوای کەڵک وەرگرە یا خەڵک لەسەری کۆبنەوە ێواران هەیە تقریبان هەیە ماوەک جاراننا کەمتر خۆتان لەوێ دادەنیشن گۆرانی خۆش بۆ خەڵکی دەڵێنی دی ماشەڵا بۆ دەنگ ڕۆژی منێنی حیبە نابێتم دی ئەوە جوانەکان کاری دەکەن نێواران پڕە لە جێڵ ماشەڵا وەڵان کە ئێستا جوان دوای بە شەروا خۆیان دەشاردەوە کە گۆرانیمان بۆ نەڵم بەڵام خۆیمە دەستبەردار نابین کاکە ئێستا فەرموو بزانین گۆرانی چێمان پێشکەش دەکەن وڵای پیان بحمبەر عەبدی ئەوەندەی بیزانم دەنا من گۆرانیم قەت نەکوتۆ شار لە جێشی مامۆستا مەلعەلی کوتبی گۆرانێکم بۆ بڵێ لە ماڵدەنام قەت ئەوە ئەوەڵجارە شتم بێتە پێشی ئەی فەو دەنگە خۆشەی حەشار بدەیت خزمەتت دامە داوی بیزانین لە خزمەتت داین ئەوە تەمانەیە ئەمڕۆی کردە دوایی ئەوە تەمانەیە ئەمڕۆی کردە دوایی ڕۆژێکی شینم باوانم نەکرد بە شایی ڕۆژێکی شینم باوانم نەکرد بە شایی چی دەکەی چاومایە زەولەر هەبەدەست چی دەکەی چاومایە زەولەر هەبەدەست هادوو پەیمانم دەگەڵ مازە و سەرکوڵمەم گاز هادوو پەیمانم دەگەڵ مازە و سەرکوڵمەم گاز ئەوە تۆ ڕۆشتی من جێگام کوێ بێ ئەوە تۆ ڕۆشتی من جێگام کوێ بێ چێ بگرم با یارەزیزم شێوەی وەک تۆ بێ چێ بگرم با یارەزیزم شێوەی وەک تۆ بێ چی دەکەی چاومایە زەولەرە بەدەست هادوو پەیمانم دەگەڵ بەزنە و سەرکوڵمەم گاز ئەی ماشەڵا زار ماشەڵا لەو دەنگە خۆشەی دەڵم حەیف نییە بەڕاستی کەسانێکی دەنگ خۆش وەکو کاکە وەسیم لە ئاوایەکاندا نەناسرێن قوربانم هەر نەمکوتۆ قەت دەناگە کوتبام شاد باانی لەگە دەنجی کردبای چاتم وانەی دەکرد بیلامانە بووم دەکوتن
حاشکورەوای فێنکە خۆشە دیبانی بۆ دەوەندی لە دەستن بێ خزمەتت دەین ڕەبی دەست و چاوت خۆش بە کاکەی ئینشەڵا دەنگت نەرزێ ڕەبی گۆرانێکی دیکە هەیە پێشکەشمان بکەی کاکە دەنگتان کە زۆرمان بەدڵ بوڵە هەرمەزادا یار جوانی لای بەهانە شەدالار ئۆ مەزادا یار جوانی لای بەهانە دەبێنە بێنەمە سدکەم خاڵدانە دانا و دەم بێت کۆلانە کفناکەیان ببێڕێیان بادەمیێمە قاس شەری بێمەیایلاکە دەیە بەرنادەم لادا شەدالار ئۆ مەزادا یار جوانی لای بانە دەبێنە بێنەما چ دکەم خاڵدانە دانا و لێرە بە حاڵە حاڵ گۆرانتان بۆ دەکتن گەشت نەبانەی دەخە باشەوە بڕۆی دی یەنگۆ لێوە ڕاهاتوونە و دەخزمەت بێنچینە دی خەیاڵات دەڕوا دەست و چاوت خۆش بە یاڕەبی کاکە بەسیم جان دەنگت نەرزێ ئینشەڵا مەمنونم زۆر بەخێرن ماڵە تو جاوەدان بێ زەحمەت چێشەوە سلام علیک مادونەی برا لە جێ کوردەکەم باشی قەلب و ساغ بێ سلامەتی مەمنون خۆتان دەناسێنن وەڵام ئەم لوقمانی یوسفی ما خەڵکی خوڕینجی خەریکی چ کارێک بن کاکە بژار و تەنکەی چەوەندەران جا بۆ بە تاختنێ وڵا دوو پەڵەن هەنا منداڵەکان لە ماڵی خەریکن لە زەوەیەکی دیکە میشەر هاتم لێرە هەر عەدێقەڵ کۆمەگەیشان پێ بکەم قەلب و ساغ بێ ئینشەڵا بەشی کارگەری ناکە بە خوتای خەراب نییە بە زیاد بێ لە خدای بە زیاد بە یاڕەبی کاکە ژان باسی کشت و کاڵمان بۆ بکەن لە ئاوایی دابزانین بە شێوەیەک بەڕێوە دەچێ کشت و کاڵ لێرە تقریبان 50% ئیمکانی زەیە 50% دیشی سنەتی بەڕێوە دەچێ تقریبان 8 ساڵ 9 ساڵ بۆ 10 ساڵی دەچێت کشت و کاڵ لێرە مکانیزاسیۆن دەستی پێکردووە وەلی متاسفانە جەماعەت لێرە کولەن 50% هەر بە تەریقی سنەتی ئاوی دەدا باقیماندەی دیکەش لە تەریق ئابیاری پیشرەفتە و بارانی ئاو دەدرێ کشت و کاڵ لێرە بە دوو جور ڕەحمەت لێ یەکیان کە دوو نوع کشت و کاڵمان هەیە یەک چەوەندەرە یەکیش باقیماندە دیکە گەنم و نۆک و جۆیە وەلی بە تایبەتی زیاتر خەڵشێرە ڕووی دە چەوەندەرێک کردووە کە بۆ خەڵکی پەدەراماترە منتەقەکە ئاوی زۆرە منتەقەکە بە تایبەتی منتەقەی خوڕینجی نیوەی ئاوی باشی هەیە وەلی نیوەکەی دیکەی حتا تقریبان مانگێک هاوین دەچێت ئیسفادە لە کاناڵی دەکا باقیماندە کاناڵەکە ئیشک دەبێت ئەوەی کە چاڵاوی هەیە ئیسفادە لە چاڵاوەکەی دەکا یکتارێک دوو یکتار لە قەدەر زمینەکەی خۆی چەوەندەری دەبەردا دەکا باقیماندە دیکە کە ئاوی نییە زمینەکەی دەکاتە گەنم یا جۆ هەتا هاوینە هاوینش کە دەیدرێتەوە کشت و کاڵەکەی خلاص دەبێت باسێکمان لە شێوەی پێشکەوتووی چاندن و هەڵگرتنەوەی چەوەندەر بۆ دەکەن چەوەندەر چاندن لێرە تقریبان 10 ساڵ دەبێ بە شێوەی مکانیزە دەچێندرێ پێشتر کە ئەمن وەبیرم دێ بەدەستی داهانچاند و بە پشکی شەڵیان دەخەندەوە وەلی دوایی کە دەستگای ئیمکانات الحەمدولله زۆر بوو جەماعەت ڕووی دە مکانیزەی کردو کە بەهارێ بە دەستگای پنماتیک دەیچێنن چەوەندەرەکەی کاملەن مکانیزەیە هاتا بەرداشت دەکەشی حاصڵاتی چۆنە حاصڵاتی الحەمدولله باشە خراپ نییە منتەقەیمە کە منتەقێکی زمینەکانی ساغن جوان جواب دەداتەوە بۆ چەوەندەرێ کاکەجان و شێو کارکردنە چ تاسیرێکی لەسەر ئیشتغاڵزایی هەبووە ئیشتغاڵزایی بە شێوەیەکی تایبەت خودی کەشاوەرز کە دەیچێنێ و بەهرەبەرداری لێ دەکا دوایوی کارگەر دێ بژاری دەکا کارگەریش ئیسفادەی لێ دەکات چەندین خانەوادە نانی لێ دەخۆن بە دوای ویشدا مەسەڵەن
کە ئەمەم بۆ خۆن مەکانیزەکارین مەکانیزەکاریش هەرنانی لێ دەخوا تقریبان کابران نەفەر هەیە نەفەری دەگرێت بە عنوانی کارگەر بۆی ئاو دەدا کودی دەکڕێت کە نەفەر کە هەیە کودی دەفرۆشێ یا دەرمان فرۆش بە تایبەتی سەمفرۆشەکان کە دوایش دەستە کارخانەی قسمەتی کارخانە قندیش بۆ خۆی بەعام جەماعەتێکی زۆر نان لە چەوەندەرە دەخوا بەعام کە جەماعەت نان لە چەوەندەرە دەخوا هۆکارەکەی ئەوەیە کامیلەن مکانیزەیە کە شت مکانیزەش بوو دەرامادی دەستە سەرێ ئەلان کە تۆناژ لە چەوەندەرێک دەستە سەرێ جەماعەت بە مکانیزە ڕەحمەلی دێنێ کە دەرامادی چۆزەرێ ئیشتخازاش زیاتر دەبێتی بۆی جەماعەت پترنانی لێ دەخوا وەختێک کە ئەمن دەرامادم لەو زەوەی زیاتر بوو دەتوانم خەرجیشی زیاتر لێ بکەم کاکە شێوەی مکانیزەکردنی کشت و کاڵ لەلایەن ئێوە چەندە توانی کاریگەری لەسەر خەڵکی دەوروبەر و ناوچە بێت بەخوای ئەوڵە لێرە کشت و کاڵ بە شێوەی مکانیزە نەدەکرا دوای وەختێک کە لای تقریبان لای سندوسی بە تایبەتی سندوز پێش هەموو شتێکی پێش هەموو شتێک سندوز مکانیزەی لە چەوەندەرە ڕعمەلێنا دوایی کە هاتە لای سەرکانەوە ئەندێزێوانە جەماعەت لەوێ زۆریان دەرامات دێڵدەگرت بە شێوەی مکانیزە کە ئەمە زانیمان واقعان مکانیزە قازانجی زۆرە ئەمە ساڵی هەشتاوسێوانە بۆ ئەوەڵبار مکانیزە ئەمە هێنامانە خورینجی دوایی کە وردە وردە کارمان بە مکانیزەی دەکرد بە دەستگای پێشڕفت و باش بوو بۆ خەڵکەکەی دەرامادی چۆ بۆ سەرێ جەماعەتیش وردە وردە بۆ خۆیان کڕیویانە و ئەلحەمدوللا هەژنەدە ماڵی شەحان لێرە هانە کاری پێ دەکەن ئەلحەمدوللا کاکە وەکو وەرزێرەی سەرکەوت و چ پێشنیارێک و بۆ وەرزێرانی تر هەیە بەخوایجا کەشاوەرزی ئەگەر هەرچەندی کە لێ خەرچکەی زیاتر دوێتداتەوە هەرچەندی کە پێی ڕابگەی کەمە بە تایبەتی کە منتەقەی ما ڕووی دە چەوەندەرێ کردووە چەوەندەر هەتا ئەو دەمانە کە کوتفاڕی دووەمی لێ دەدەی لە بژار و تەنکەی دێتە دەرێ وەک منداڵی ساوا دەبی ڕەحمەلی هێنی پس دوایی کە احتیاجی بە ئاو و کود و ئەو شتانە هەیە هەرچەندی ڕەحمەلی هێنی کەمە هەرچەندی کە پێی ڕابگەی دەرامادت پتر دەداتەیە نەشترسن لەوەی کە بڵان خەرزی بەخۆڕایە شەڵاگە باشی پێڕابگەن بەرهەمی سەدەوەندە باشتر دەدا ئەرێوەڵانە خێر هەرچەندی لێ خەرچکەی زیاتر دوێتداتەوە دەسوسا و خۆش بێ کاکە جان قالب و ساغ بە یاڕەبی شەڵا هەر پڕ بەرهەم و پڕست و ڕۆزی بێکارەکە دەکەم بە خێرن سەر چاوە منگۆ دەست و خۆش بێ زەحمەت شێشاوە نردویانینە لای دادا ئایشێ وتیان بڕۆ قسەی خۆشتان بۆ دەکات دادا ئایشێ جیان چۆنی بە قوربانی تو بم باشیش کرد سلامەتی بە کەیفی ڕەحمەت لە دایک و بابان خدا لێ ڕازی بی چۆنی بابم گیان چاچی قوربانی تۆ بم سپاست دەکەم سلامەت چاوم دا ئایشێ گیان زیاتر خۆت دەناسەی بزانین چێتان پێ دەڵێن ئەرێ وەڵڵا ئایشم پێ دەڵێن و ئایشەی چییە؟ ئایشە حاجی هەریچێ لە سیپان و شۆرەتم ئیبراهیمێ بە قورباندم و دا ئایشێ گیان تەمەند چەندە؟ وەڵڵاهی سجیلی منێ پێ بڵم زام چەندە ئەی حەولادەکانە و لادایە با پیروانە باسییان نەکردو بۆ حیساب کردبی تەقریبی بزانین چەندە؟ چا حەولاد بۆ بۆ حیسان سوزان فەقیرە ها دەوروبەری چەندە بێ کاکە کەماڵ؟ ماشەڵڵا هەفتا ساڵ تەمەند درێژ بی لەش ساغ بی ئیشەڵڵا وەڵڵای جا بەخڵای دەزانێ بۆی حیساب کردووی لە باپیر و نەنکی گوێی لێ بووە. نازانم چەند بێم چەند خەریکی چ بوون دا ئایشێ؟ وەڵڵا خەریکی بژارینە قالب و ساغ بە یاڕەبی لەگەڵ چییە؟ دەگەڵ بووکم و دەگەڵ کسم و دەگەڵ کوڕم و ئەوالە حەگ ڕەبی قالب و ساغ بێ ئیشەڵڵا بە قوربان جا بۆ حان لە ماڵەدا نەدەنیشتی کوڕبووکە ناربە خەریک کارێ باینی بۆ خۆت چ پێدا جا بەخڵای لە ماڵەش بم پیان ناخۆش نییە و بەڵام مەزراشم پێ خۆشە بەتەنێت چ بکەم لە ماڵە سرم لێ سوور دەبێ مەزرا دڵخۆشترێ و لە کنەوانم و الحەمدوللا قالبی ساغ و سلامەت کارت پێ دەکرێ و کارم پێ دەکرێ بە قوربان لە ساغ بێ یاڕەبی لە ساغ بی ئیشەڵڵا دا چەند ساڵە لە واوایی دەژیوە لە دیێرەی والله لە مێژە کەماڵ چەندە بێ لێرەینە کوڕە پترا زەماوەند و کرات نێرە ناوەڵڵا زەماوەند لە هەوشینان بووی لە هەوشینان زەماوەند کردو دوای ماڵ هاتووە تێرە دیلکە و هەوشینان چۆن بۆ هات نێرە والله ئەوێ دەوڵەت دەوێ گرتەوە و
خانووکانیان ئاور تێبەردان و هەموو عالم پەڕیوە بوو بۆ مهاباتی و بۆ شیناوێ و بۆ خانی و بۆ خورینجی و هەر بابای ڕووی دەجێیەکی کرد ئەمە شاتی نێرە هەلبوو ساخ بە یاڕە بێر بەخێرن دا باسمان بۆ بکە بزانێ قەدیم ژنچیان دەکرد خاتونەکانچیان دەکرد لە دەیدا کاروبار و چ بوو ئەجا کارن چ بوو کارن بەرشە بوو کارن تەشی ڕستن بوو کارن مەڕدۆشین و مانگادۆشین بوو ئەلحانیش ئەوانە کەمن لە بانگی بەیان ئایە وەڵڵا تەشی ڕستن بوو سوزانم شەکردن بوو شەکردن چ بوو خوریان بەشە شانەکردن ئارێ وەڵڵا کارنەوە بۆ ئەلحانیش ڕۆژە تاوارە خشەخشی ماڵەیە خاوێنیش نابێتەوە داژیان خوری بەشانە دەکرد خوریتان دەڕستان لێ ساز دەکرد خوێن بەشە دەکردن کردە جەواڵدەن کردە تێردەن کردە تورەکە دەبەر چاو دەمرمەدەن کردە گوێ لە سار دەن کردە گوریز گوێ لە سەر بۆ ماڵاتی گوێلکی دەبەر گوێلچیکەی دەن کردە بەڕا دان کردە فەڕژ چ زانم هەمووشت بەرە کورسی بەرە پێڕێک چاکە تەوەن دەکردە ناوەڵای بەخوای تەونم نەدەزانی بەڵام شەم دەزانی بەڵام تەشیم دەزانی دەبەر چاوت دەبرم گۆرێم دەزانی دەستەوانم دەزانی سەرکڵاوم دەزانی کراسی بەلاسک و بێلاسکم دەزانی کڵاوی بەلاسکم دەزانی هەمشتم دەزانی ماشەڵڵا ماشەڵڵا ڕەبی دەست و چاو خۆش بێ ئەلانیش دەستنی ناوەڵڵا ها حوسەلەم نییە کوڕە حوسەلەم نییە ولی زیاتیەوە کە بێ بەرە سوورە تاوێدا ئینشەڵڵا ماڵە بیان چنەیدی بەخڵای حوسەلەم نییە پێم ناچندری لەلحانەکانە زۆر باشە داژیان باسی نان و چێشت و خواردنی قەدیممان بۆ بکە داهات نەبەرەکاری و دەمشکار و هەر هەبووی دی داهاتن یاردەی پیاوەکانیش دەکرد بەلا داهاتینە درمغی و داهاتینە شەنەی و داهاتینە کەڵقەنەوەی و بەنان و ماستاوی و ئەلحانەکەش بە هەموو تەشریفاتێک لە حالم ڕازمیە چێشت و شێ و نەبوو دەمنەتان لێتان نەدەنا بێنم بۆ مەزدا نا بەخڵای هەر نان و ماستاو هەمە لە ئەنوێرەوە نەبوو ئەو شاهید دەگرێت ئەخوا بووی دی ئەرێ وڵات نان و چێشتەکان دیکەتی لە ماڵە بۆ میوانە چتان ساز دەکەیت وڵا جات چمان ساز دەگەی ئەلحانەکەوی دەزانن هەستن و ڕۆنیشن نان و خۆرش شی و خۆرشتا شی و خۆرشتا شوێر بە لە پان لێدەنا شوێر بە باینجانیان لێدەنا دەبەر چاوی خوشی خۆم ببنەوە شوێ بەلکان لێدەنا مزراویلکان لێدەنا سەنگەسیران لێدەنا سیریان لێدەنا ئەرێ وەڵڵاهی کاکە بەڕۆنی کوردی کاکە بەڕۆنی کوردی خدری خاڵندی ماڵی لە هەوشینان بوو سەنگەسیری لێنا بە گەڕەکە ماڵەشینان دەدا حالی بووی ئەلحانەکانت قماری پێ دەکەن بە گۆشتی چیان لێدەنا وڵا بە گۆشتی ماڵاتی بە گۆشتی قەلێ بە گۆشتی قازیێ ئەوالە داجان قەدیم ماڵاتی گەورە و هەبوو یاورد بە خدای مەڕیشن هەبوو گامێشیشن هەبوو لێ چۆنان پێڕادەگەیشتن ستان دەکرد جا دەندوەشی و مەشکەن دەژاند و ئەدی دەبەر چای خوشی خۆم دەمرمەوە پەنیرن دەکرد و ئەوالە چی دیکەی لێ بکەین نەدەکرا بە پەنیر هەمووی نەوەڵڵا دەهەوێنن دەکردن ژاند حالی بووی ئەو دەمی فرۆش نەبوو ئەی ماستوو لێ ساز دەکرد و ڕۆنەکە و لێ دەگرت ڕۆنن لێ دەگرت و ئەدی کەشکن لێ دەگرت و ئەوانە مەشکەی چ بوو هەبوو لێرەدا مەشکەی مانگە لێرە جنسی مەشکەکە منزورە مەشکەی دار هەبوو یا ناوەڵڵا مەشکەی دار هەبوو لە هەوشینا مەشکەی پێست هەبوو حالی بووی دوێکی هایبەتامترا وەڵڵا مەشکەی دار و پێست دەیداجا مەشکەی پێستت دەژاند و مەشکەی دارت دەژاند و بە حەوسە لە پێ هەڵدەکتن بەخڵای پێشم هەڵا دەکتن یان هەبڕەکیان پێ هەڵبڕەوە بزان لەبەر مەشکە ژاننی جالحانەکەەوە لەبەر بژارێمە بە بژارەکەش خۆ لە کاتی بژارکردنەکەشدا هەروە نابێ شتێکی هەر دەڵێن دەخۆتا بۆ وەز ئێوە ناگزرێتەوە بڵم دەم کورد مەشکەی بەرازی و پیری بۆ ساتوە بم خوازی و چ بکەم دڵ نابێ ڕازی سەری مەشکەم هەورازە و بنی مەشکەم هەورازە و ئەو ساڵ کاکم ژن خوازە بڕەکی دیکەش خلاص نەبوو زان خوشکەکانش بە مێر نادەن کاکە ژنێ بۆ کاکیان دەخوازن ئەدی مەشکە بژێ لە لەندی و لە شۆقی بازی بەندی و لە دەرچی دەوڵەمەندی و ڕۆنت خۆشرە لە قەندی دا لەگەڵ دەستە خوشکیانستان دەکرد لە دەیدا جا چن دەکرد وەڵات چ بکەین چاکە دەچوینە توتن چەقانێ و دەچوینە مەسەلەن نوک هەڵقەنەوەی و ئەوا دەچوینە مەزراوس داعیشێجیان دەستە خوشکت زۆر بوون قەدیم بەخڵای هەشم بوون ئەی لە خدای بە زیادن چەندە بوون وەڵا سێ چوارێک بوونی گەڕەشێک بووین کەیفیشن پێک دەهات ئەرێ بۆیە پێیان دەکتن دەستە خوش کەیفیان پێک دەهات کەیفن پێک دەهات باسی یەکترن دەکرد باسی قسەستان دەکرد چی بزانستان دەکرد کورە چۆ زانم باسی چ بکەین چاکە چۆستان دەکرد پێکەوە دەچوین چ بکەین دەچوینە کاری سەراوان و باسی جحێڵانن دەکرد و باسی هەر ئەوانە بوونی دەستی چێتان دەکرد باسی چێ دەستە خوشکانەوە نییە باشە بۆمان باس بکە بزانین دەستە خوشکی قەدیمتیان دەکە بەش قمە شاتینەوە دەی دەستە خوشکمانەکانم گۆ مەکروشتی دەزان خۆمە چەند دەزانی
الحانم گۆ بە تەلەفۆن هەموو شتی حال دەکەن ئەمە چەند دەزانێمە بەدبەختی ئەم حزوری بوو سەرکانی وەلا لە پشت تەلیفۆنی عادی بۆمان باس بکەن ئەلحانەیەنە دەرێش هەموو شتی حال دەکەن بە قوربان کە کچی کووردە لە تیر ئاوێتنا معلومە ئوستادی تاکو دڵی کوڕان دەبێت ئەرێ وەڵڵا دەیدا بۆمان باس بکە هەر لە سەرکانی یاوێ لەگەڵ مامەی ئاشنا بوون ئەرێ ئەمە ئەرێ وەڵڵا وەڵڵا ئێمە ئاشنا نەبووین ئەدی ئەمە ژن بەژنان پێکرا بۆ ئاشنا نەبووین دەی زۆر باشە با بڕێن و سەرباز دەست خوشکەکان بەهاران دەچوونە شاخ و بەندەری ئەرێ وەڵڵا دەچوینە جێلاخەی دەچوینە کوڕادەی دەچوینە هەموو شتی شاخی بەچوو بەزم و ڕزمێک دەڕۆشن و دەهاتنەوە کسێ بەزم و ڕزمێدمی زۆر خۆشتر بوو لە الحان بۆمان باس ئەندێ. زین چۆن بوو جا بە قسە دەچوین جا بە قام دەچوین جا بە حەیران دەچوین جا چوزانم بە حەندرحۆ دەچوین بە هەموو جور دەچوینی دیوانە ئەو دەم خۆشتر بوو لە الحان تەلیسی شەڵ و دەقەن ئەرێ وڵات تەلیسە حیسا ماندوو نابێ ئەرێ وڵاکە چاو پیا دڵی خۆش بێ ماندوو نابێ بالۆرەی بە لێوان وەختی تاڵە سێوان ماچ خۆشن بە چێوان بالۆر بە شەماڵی بەڕحێ شێخ کەماڵی ناکەم کوڕە خاڵی ئەوانم دەکسن بزەشی چۆن دێتە سەر لێویدایە گیانە ئینشەڵڵا هەروە لێو بە بزە بیدایشێ قالبە تەرساغ بە یا ڕەبی ڕحمەت لە دای بابان سلامەت بیا بیاخوا نەوەتە دایە گیان ئەرێ وەڵڵا نێوی چێ کۆمار ئەگە ڕەبی خوددا پێتان بێڵە خوددا پێتان بێڵە چای منە ماشەڵڵا کاکە کۆمار وی گیانە دوو چای خۆیم کردێتە خۆڵ کۆمار نازارە قسەنیشکە گیانە پێ دەکەنی کۆمار گیان چامامە دای گیانەوانش گیانە دا بۆمان بڵە بۆڕم لە پێتان مەیتم نیان لە شوێتان ناکەم مەنگڕەشێتان ئەوانم دەکتنی سوزان تاوارە لێ بیننداسی دێکشمان بۆ پڕ دەکاتەوە حالی وی دەناچی جیدیشون لە بیر نینەجا بینەرانی خۆشەویست و عزیز ماندوو نەبنەوە گەیشتینە کۆتایی دیمانی ئەو ڕۆمان لە ئاوایی خوڕین هەڵکەوتو لە 40 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی لاجان و هەڵکەوتو لە 50 کیلومتری شاری مەهاباد ئاوایەکی زۆر مێژوویی بە شوێنەواری مێژووی کە زیاتر لەوانە و کۆمەڵە بەردەوسانێن کە لێرەدا خۆ دەنوێنن ئەگەر شوێنێکی زۆر تایبەتتان دەوێت بۆ سەردان حتممە وەرن سەردانی ئاوایی خوڕینج بکەن تا کانگەی ژیانێکی دیکە ژیانتان پڕ بێت لە خێر و شادی ماڵەوە.